أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء. إن الله كان عليكم رقيبا. واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. وآتوا اليتامى أموالهم ولا تتبدلوا الخبيث بالطيب ولا تأكلوا أموالهم إلى أموالكم إنه كان حوبا كبيرا. صدق الله العظيم. بارك الله فيك، بارك الله فيك، ما شاء الله. رسوله النبي الكريم أي خدش ترازيبت إن شاء الله. اللهم صل على محمد. السلام عليكم ورحمة الله السلام وبركاته. عليكم من يوم جديد إن شاء الله. إن شاء الله خدش ترازيبت خد على دراسة إن شاء الله بتشبحشت يا ربي اجمعين وآمين إن شاء الله. دي الفردوسي آوا كوسري بأخوي الورد دنجت أخوش ترليت آمين أجمعين. آوا كوسري بفر إدي تجات لقر أو قارئ أو قرآن خوينا بنا وبانقانا إن شاء الله. اللهم آمين. كبيان دا قلت لي اقرأ القرآن ورقي بسر بك وبيخوينا حتى فإن منزلك عند آخر آية تقرأها. جوش برهندي جرنج قرآنش بركين طبعا الديف بركرناتا بو قرآني والديف تقواتا والديف باشياتا مرتباتا البحشت ديو بلنبت طبعا سندد لبر بزياتر برو خيركم من تعلم القرآن وعلمه. زور قرين تو قطبي هنا فيرتكي بقرآن بيروس خواندنه قطابي مهبوة بس أو ماوي توزك نارم سرقال مشكو كاتي دوي تبي لقل يعني دابنيشي بس يعني بهالحال أواني كوا بيويز دوا يعني بيم قتينا أو ها بخوين أو ها مثلا كلمات وش خاصة مخرج بخوي قرشيكي قرآن لمخرجية مخرج درهنان يعني زمان إيريا ملاشوي دوا بابا ترتيلة ورتل القرآن ترتيلة ولا الض أو زور زحمته إلا علماء دفر من خير ما نطق بالضاد صلى الله عليه وسلم إلا بيغمبر صلى الله عليه وسلم توانيتي حرف الضاد بالتواوي دربيني يعني وكو خوي يعني بندش بيجنا عربية لغة الضاد هذه يا الله شيء بقوة الزور زور اوه
داز چه بیشون بیرام چون خود وکیل داز استکی بیشون بسیار کشتکم زوج بیرام چون قرآنی بو سر قرآن خواندن بی ده بحث اوانا کرده و دنگی وانا تخوش و قرآن تخینو و جارجا قیامت الدیف خواندناوی دی پلاوی ها بلند بد قرآن خینو کیش دفته سه تایبت ترین یک دو سه قرآن خين وكو قرآن خيني بناوبانك محمود خليل حصري رحمه الله أو ساكترين مخرجي هب ولا بو خيندن يعني حقكي بدنك راس الدنجي خوش بو بس أو حقي زياتر بمخرجي حروف كاني قرآن دا مثلا من قبل أن يأتي أحدكم الموت الله يعني بكلمة أفايك دو شيخ محمد صديق المنشاوي ما شاء الله شيخ عبد الباسط أوهيز أوسي آسمانية دنقشي آسمانية يخوش معنا ويخو معنا الحمد لله قاري قراي بقوة معنا يا عراقي حافظ خليلة محمود أويا سعيد قلقالي بوا ما شاء الله وليد الأعظمي أوي حافظك أويش كسر زور دنك خوش بوا خاصة سورة يوسف كرديد ماجي هبي نقلك باش طيبة تجي قراءة عراقي ما شاء الله يخو مان والله يا الله السلام عليكم ورحمة الله وبركاته أم خدي حسكت أفشفا يتناف باشيفا نهيدا الله ببيت سوي رجية يمر الزمان تلك الأيام نداولها أو أبو هزو دروا يعني أخو الزمن هرمو نك بس ما نجي رمضاني بيروس خوا قبول أخوي قربان بهموي دفرمي يتقارب الزمان بيغمر صاصم دفرمي زمان كردبي مثلا لبون من مانك دبي تحفته دبي الروج أو يعني صال دبي ساعات الروج بوي تقول لا وشي قول لي دروا بركات لكادنا يعني بركة ان شاء الله خدي او كاتي ما هيجي ان شاء الله بركته بيختي بشين خير وصدقات تدوكين ارحموا من في السماء ارحموا من في الارض يرحمكم من في السماء يا الله تاخذ على بولني يرحموا من في الارض يرحمكم من في السماء وشي ما مصر يبور يكسرها تيو زور قالت لي ابو ما شاء الله هذه قد زور ذكاتك امن خاصه بتايبتي آية حديث بخواي كومنا قلت يكسر هيك قلت مخواي بسم الله باشا كاكا غلط ارحم هذه السبق اللسان هي مثلا مروف زاروية دلوفانية يعني عالمي قورة مثلا لبون منا لحرمي مكي امن بخوم جيتيتم يعني قرآني خديت سنزار شو قرآن متشابهة مثلا سنزار يا ايها الناس دوباره بيتو يا ايها الذين امنوا متشابهة قرآن لبروي يلا زور زور زار حديث زور زار بنوع هاتيه مثلا بزورا وزورا دلوفانيه بونا بنويس سر عردي دايل عسماني كو خدي تعالى الله جل جلاله دا رحمه بدلوفانيه بوبت وقت الفيري پیغمبر صلى الله عليه وسلم بحث بابت دلوفاني كري نه بحث مسلماني ايمانداري مروفي اما بحث دارو برا كري جگيانا ورا بگره جدارا بگره همي تشتكي يفرح السرفي عردي رحمه ببن خدای تعالی رحمه بمن بد بجا رحم او رحمه یا کت ناف مال باته دا هی رحمه بجنکت خو اوید هین سه چارک زاروکت خو نویت خو خشکو برایت خو حوالت خو دوستت خو هیدی کو بازنا خیزانه او کمالگه برفره ترلیدید بجا خدای حس کت امده ابروکه بحثه بابتا که گرینکین کو اوجی همایی که شما رحمه اول سروی عردی هین بس با کنگی چارسریه کنگی کشه کنگی نعمته و کنگی نقمته خودی نکد چونکه او بابتا و که بیجی شیره که دو سره پیغمبر صلی الله علیه وسلم سقسی جنابت فرموی خیزانکت هي جنتك وهي نارك يا الله يعني بهشتي توا خوشبختيت بيدا بخشي يعني دبيت اجر الهرد الدنيا فيرجي ويرج بري هي جنتك وهي نارك وحديث يعني هكا الفيري تنقلق باش من افا الدنيا تبي بحشت طبعا والويرج يشلو خدي بحشت برسقيك بس خدينا الدنيا كلها متاع وخير متاع الدنيا المرأة الصالحة الزوجة الصالحة والمرأة الصالحة المرأة الصالحة خدي يشلو برسقي همين بصرمانه وجانجاب كت افيت نيته زواجي هين امين يا رب هكا خدينا كت ايك شوه طلاقات ركوي ينجي ايك شوه مرحله درباز بي كاتشوا پیغمبری صلی الله علیه و سلم و کاتشوا خود تعالی ناف آیات قرآن پیروز دا بحث بابت جدابینا
ژنومێرە و تەلاقی کردە هر آياتك سورتك بناء الطلاق يا أيها النبي إذا طلقتم النساء فطلقوهن لعدتهن وأحصوا العدة إخوة فرمي في غمر صلى الله عليه وسلم كاتك أجنا كانت ليك زياب ونوا لكاتي باكو خاويني الطهر لقريان زيابه ونر أو كاتي لحيز يعني حتى أو كاتش دياري كراوة أو كاتش دياري والله مهمة دبي شو حكمتك في باباتي ده بتاويش ده بحسكين خده حسك في ده قلت لي طلاقي بدعي وطلاقي سني الله وده التوضيح تردبي إن شاء الله لأنه كانت قال ما مستحيل خده حسك ديك كابينة برق وبيجها لقل دكتور إن شاء الله إن شاء الله دو مهوانت عزیز میتن جارش رخی شریعتی و چاو بابت آینی و مروواتی و تبحث کنن وش رخی یاسایی و کچن اگر سرکی زیده بون و دیارده همه تو بیجی یا بیا دیارده یا جگ جدابی نا جنومی رب طیبتیش نوا کمالگه دا و سوشیال میدیا اف موبایله و آمیر زیرک حتی چرا دکاری گریل سر هیا و بکار اینانا خراب طیبتیش یاوان آمیر زیرک حتی چرا تاوانک مروفش یاری خوب طیبتیشی و خیزان جیدک چن ما مستای یوسف شافعی ما مستای آینی بلا کرم کتت گل مدا و گل ویجی دا دكتور علي سليم بسبوري يا سيد توان طيبتيجي عليكم السلام ورحمة الله دكتور جان يا أخوة بخير السلام عليكم عليكم السلام ورحمة الله دكتورات يا أخوة بخير تزيك كده هالبش بدل يخو إيرة بيخوش بإيرة إيرة بيخوش بإيرة حظك يا وريرة دكتور نعم بازيات لنزيكي ما مستوى سلامات أو آخر أيش ما مستوى ونيه بله ده موضوع الطلاق دكتورين قال بخير سلام بخير كان درستك كوا و ستشي خوش يا دكتور هو كاك أمين كأمين كأمين درس أوت أو كاك أمين يخوم بله زما دهني كده بستم سبحان الله داري عينا دكتور يوسف ياتو أو زعمني زور دلهم بيخوش أو شيء لقيت دكتوري بيكوني بس زما داري سلامات بيا أو زي إن شاء الله أجا أخوة تمام بدا وشيتو أو ها سبورت وكشخاب والله نعمتي أخوة كاك أو آخر أم بيزاني كاك محمد أجر تاني لو دي سان لون بيننا دعي لسركم وكي جيم قام دبي براخي حتى لو دمي لو ببيرتاتو ما مستحيل قريب أخوة آخر وكهاتين إشتان دكتور نهادو يا أخوة بخير سلامات بيا دكتور صحتكم زوس باس ما شاء الله أبرو استوديو ما ورنجا كاسكو شين وأفرنجا زوانة زدي كرديش با ورنجانا وزوانة نازية كاتك برو جرمي درو هذا بيقولين رنجز ذاكري يا دكتور بتأكد دكتور جان لقى رمضان يكوي الحمد لله نعمتي خويا الحمد لله هشت روجي شون أفهم كاتينات يونا هيدا والله تازا بينك أوه أري والله تازا لقى ما مستاش بس يوم لقى المزقوتي نويت سوني قربان مزقوتي نويت هي أو خريجي سندي بمانجا شدي إن شاء الله توادف مزقوتي شيء خوش لا شيء مزقوتك أوزاد أو مزقفتي حاج سنية جو سعيد الري بحر كي ما شاء الله خير أخذي الهمي جوها مزقفتي والله دكتور جا أتقول لك الرجو مزقوتو يتر ها سزادان وللرياسة وتاوان وأوشتانا ومحامياتي وأنا كوي هم يتيك الله أيوة والله إيشكي بابتي بارز رأيتي بابتي هستيارة عصابتي هذا إيدي والله إن شاء الله خواي يقول الرنجة روجي إما زور سخته دقل إنساني تاوان بارو بردوام قصة كردنو لمحكمة وراك الراكو إن شاء الله خواي يقول بومان آسان كرام الله تحملت شيء زيادة تحملت شيء ما بس تكم أويت تحملت شيء باشتري ده يتر دبي عصابيش من هذا بلا يعني أوي كديت لا إما كشيء يتر بشتوان بخواي يقول وضعي تاوانك ولا رمضاني الحمد لله جیاوازیەکە بە ڕۆژێک و دوو ڕۆژ بە مانگێک بەدیار ناکەوت چکەمە ئاماری ساڵانە هەیە ناتوانین تەشخیصی بکەین بەڵام ئەوەندەی کە ئەمە تێبینی دەکەین لەو ڕۆ مانگە پیرۆزەدا بە شێوەیەکی گشتی کەمە تەرکیز دەکەین خەڵک زیاتر خۆی دەگرێتەوە لە تاوان وەلو قسەکەش 100% ڕەنگە دقیق نەبێت بەڵام ئەوەندەی کە ئەمە تێبین دەکەین لە بنکەکانی پۆلیس کە سەردان دەکەین بۆ نمونەگە بچینە بنکەیەکی پۆلیس لو كاتيا دسكالا تومار بكري أو ده وكو باريزا كده بمرنج أو ده بيبقى شوار بيبقى بينس فرق كده بينين أو زي هو كاركا من ده يقرب مبو مانجي بيروزي
ڕەمەزان ئینشاڵڵا خوای گەورە ئەم مانگە ببێتە هۆی بەرەکەت بە هەموو لایەک و ئیتر فکر لە تاوان و خراپەکاری نەکەن. اللهم آمین. بجا بابەتێ ما گول دەستپێکێکی من بەحەس کردەوە کە تبێژە مۆ شیرەکێ دوو سەرە مامۆستا نییە بەس کۆ تەلاق و دیاردە چکین و کە تقریبا یا بیا دیاردە ئازێدە لێهاتی یا ژێک جدابینا ژنومێرا دوی سەردەمیدا تایبەتیژی و هەی و خەڵک هەمی تایبەتیژی گەلک بەحەسکن هەرێکش ڕەخی خوب و دیرزانیارێت خوب بەس کە قورآنا پیرۆز و فەرمودێت پێغەمبەری اللهم صل علی محەممەد چاوە بەحسی وی بابەتی کردە کەنگی تەلاق چارەسەرە و کەنگی کێشەیە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بخوش حالم لو مجلسي نقر إيوي بريز داما سلامة يا أخوة نقر دكتوري طبعا بابتي طلاق بابتها شي هستيارة صورتك هي بنامي صورة الطلاق صورة مانية بنامي صورة الزواج. سورة الطلاق 12 آياته 6 آياتي أولي خواي قورا باسي أحكام كان الطلاق دكا لقر لهندك سورتي ترجلا سورة البقرة خواي قورا باسي طلاقي دكا لو 6 آياتي سرتاي سورة الطلاق باسي أحكام كان 6 كيتر اگر تماشا بکەین باسی لە چییە لە ڕووخانی کۆمەلگا و ئەوەلەن خێزان دوایە کۆمەلگا دوایە شارستانیەت یعنی پێکەوە بەسترا کە هەر کاتێک تەلاق هەبوو هەر کاتێک تەلاق هەبوو باش بزانە کۆمەلگا ئەوەلی کە خێزان لە ناوچوو کۆمەلگاش لە ناو دەچی چونکە خێزان کۆمەلگایەکی بچووکە لەنا ئەو کۆمەلگا گەورەیە کە شارە تا دنیای گەورە کە خێزان تێکچوو کۆمەلگا تێکەچی کە کۆمەلگا تێکچوو حەضارەت و شارستانیەت بەرەو نەمان و ڕووخان دەچێت. دکتۆر لێرە پێشەوەی بەردەوامیش بی عەفوشم کە کۆمەلگا تێکەچی و خێزان تێکەچی بۆ تەلاق هەیە بۆ حەڵال کرایە ئایا پێش ئیسلام تەلاق هەبوو لێک جیابوونەوەی ژنۆمێرد هەبوو؟ بەڵێ بەڵێ جا لەبەر تەلاقەیە ئەوە طبعاً خوای گەورە کە ئەو قورئانە پیرۆزەی ناردووە لە بۆ مرۆڤایەتی هەتا وەکو ئەو مرۆڤە فێر ببی چۆن بخەوی چۆن بنوی چۆن نانی بخوا چۆن ژیانی بکە چۆن هاوسەرگیری بکە. جا ئەگەر تەماشای ئاەتەکان بکەین لە قورئانی پیرۆز خوای گەورە نزیکەی 7 ئاەت زیاتر تەرخانی کردیە لە بۆ بابەتی خێزان کە لە شەڕع و لە قانونیش پێی دەگوترێ ئەحکام الئوسرە. لە سەرەتای ئاەتەکەی کە باسی یعنی کە تەرخانی کردیە سەرەتایەکەی بەوەی دەست پێ دەکا ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا. زاليرة سبحان الله لسورة الروم خواي قورا دفرمي ومن آياته يعني زواجي هاو سرجيري بنيشانو بلغا دانايا لسر قوريو داناي خوي لدواوي بالضبط أو آيات كوتاي بيدي دفرمي ومن آياتي خلق السماوات والأرض يعني هندو موزن يعني تون أو بونورا كخواي قورا درستي كرديا قوريا بلغي لسر نشاني قوريو داناي خواي قورا جاني هاو سرايتيش أو ها أوندا قوريا وبلغي قيو نشاني تسوكا من حرف جرى لبو تبعيض بكارده واتا هندك يعني خواي قورا أفرمي نشانه وبلغم زورا لسر قوري خوب يقلوانا الزواج نشانه لسر قوريو حكمتي خواي قورا باوي دس بيدكا كوتا يكشي الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان
لما بيني أو آيتي خواي قورا نزيكي حفتا آيت زياتري باسكا أو اندب وردي تناو بابتا كان لا بابتي خيزاني إلا لبابتي جاني هاو سراتي وميرات خواي قورا زور بوردي أتي تناوي يعني حتى كم أحكام دايتا بيغمبر كشمان صلى الله عليه وسلم روني بكاتو بخور روني كرتوا لبر قوريو عظمتي باتي جاني هاو سراتي جا أجر جاني هاو سراتي أتو بسيارة كد لبر ست طلاق دروز دبي يكم هنقاو همو كوريك همو كتيك ترسناكترين قوناغ لجياني أويا چه هل دبجيري پێشی ئەوەی ئەتوو کە کوڕی ژنت نەهینایە پێشی ئەوەی هاوسەرگیری بکەی چ کچێک هەڵدەبژێری پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم تخيروا لنطفكم فإن العرق دساس يعني چ ئەفەرمێ پێشی ئەوەی ژن بینن داکێکی باش هەڵبژێرن لە بۆ منداڵەکانتان نەوەی خۆتان بۆ منداڵ و بۆ نەوەی خۆتان داکرد چووکە فإن العرق دەساس ڕەگەز دزێوە یعنی ئەو سیفاتەی لە دایکیدا هەیە نەقل دەبی لۆ ئەوەی کوردەواری قسەچی هەیە دەرێ داچێ ببینە و دۆتێ بخوازە ئەو لەو حەدیثێ وەرجیرایە کەواتە ترسناکترین قۆناغ ئەوەیە چێ هەڵدەبژێری وە کچیش چ کوڕێک هەڵدەبژێری باش مامۆستا خودش تا ڕۆزی بێت ئینشەڵڵا دەچینە بە حەشتێ پێک بە دکتۆری بەحەس کرد مەسەلەن ئەوە مە دەرگەهێ بابەتی فەکرد بەس بوچی هەندە بەحسی تەلاقی تێتەکردن دیوارە سەبەبەکە هەیە دیوەردە هەوسەمازن بیاش بەرندێ مەجلسە مەژی ئەڤر سەر تەلاقەیە جیابوونەوەی ژن و مرد کۆتا ئامار کە باسکرابێ ژمارە لە بەردەست هەیە ڕێژەی جیابوونەوەی هاوسەران لە هەرێمی کوردستان چوونە بە بەراورد لەگەڵ ساڵانەی پێشووتر چوون بوو سەرەتا سپاس بۆ بەڕێستان بەڕاستی بەرنمەیەکی زۆر هەستیارە ئێمە بە پێی پسپۆڕی خۆمان وەکو پارێزە لە ناو دادگاکانە تێبینی دەکەین بەداخەوە ساڵ تا ساڵ ڕێژەی تەلاق ڕوو لە زیادبوونە ئەمەش بە پێی ئامارەکانی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان کا لە کۆتا ئاماری خۆی لە کۆتا ساڵەکان دەری دەکا لە کۆتا ساڵی 2024 ئاماری دەرکرد بەس لە شاری هەولێر لە 17,000 زەواج 17,000 زەواج لێک ساڵە 17,000 زەواج تەنها لە شاری هەولێر 17,000 کەس زەواجی کردووە تەنها لە ساڵی پارە لە شاری هەولێر نزیکەی 6,000 تەلاق لە دادگاکانی هەولێر حەسم بووە 17,000 زەواج هەبینێت ساڵێکدا چەند تەلاق بووین لێک ساڵی 17,000 زەواج بووە 2024 جوانە لە هەمان ساڵی 6,000 نزیکی 6,000 لێک جیابوونەوە تۆمار کراوە تەنها لە شاری هەولێر ئەو بەپێی ئاماری ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان وە لە سلێمانیش تقریبا 19,000 زەواج لە ساڵی 2024 تۆمار کراوە لەو 19,000 زەواجەی نزیکی 6,000 تەلاق تۆمار کراوە بەداخەوە یعنی باشە دکتۆر لێرە پرسیارش بکەن ئەوانەی کە تەلاق دەکەوتە بەینیان زەواجی نوێن یان زەواجی کەونن ئیتر دوای ساڵانێکی زۆر بڕیاری تەلاق دەدا على الأكثر گەنجن على الأكثر ئێمە کە لە دادگاکانە بەپێی ئامارەکانش خۆ دیارە کە ئەنجومەنی دادوەری بڵاوی کردەوە بەپێی و ئاماران تەماشا دەکەی ئەوەی لە تەمەنی 20 تاکو 25 زۆرترین ڕێژەی جیابوونەوەیە یعنی بۆ نمونە ئەگەمە لە دادگاکانە 100 کەیس ببینین لەو 100 5-6 تەمەنی هەیە سەروی چلە ئەکسەریەتی تەمەنی 20-25 لە 2024 هەبووە لە هەمان ساڵ کە زەواجیان کردی هەمان ساڵ تەلاق على الأكثر زۆربەی تازەیە هەمووی 2 مانگ 3 مانگە لە مەرحەلەی دەستگیرانداریە یاخود ئەو پەڕی ساڵێک 2 ساڵ 3 ساڵ کەمتر لە 5 ساڵی هۆکارەکان چی بوونە؟ هۆکارەکان چەند هۆکارێک دیاری کرا بەپێی ئامارەکە سەرەتا هۆکارەکان دەگەڕێنینەوە بۆ سۆشیال مدیە وەزائیدەن نەبوونی ماڵی شەرعی
ئافرەت کە ماڵی جیاینە بە شەرع و قانون ۆ جەنابی مامۆستا ڕەنگە باشتر بزانێت لە ڕووی شەرعیەکە بەڵام قانونی ئەحواڵ شەخصیش کە لە ساڵی 1950 دەرچووە بە پێی شەرع و دەستوری هەمیشەی عێراقا دەنووسرێتەوە مافی بە ئافرەتداوە ماڵی جیای هەبێت کە تەمەشا دەکەی کە ماڵی جیای نییە تەداخلی کەسی سێم دروست دەبێت خەسووە و بینە و ئیتر هەر کەسێک بیم تەداخلی کەسی سێم دروست دەبێت و بەپێی ئامارەکە نەبوونی ماڵی سربەخۆ و تەداخلی کەسانی سێیەم بوونەتە هۆکاری هەڵوەشانەوەی خێزان بە هۆکاری یەکەم و دووەم بە پلەی یەکەم لە هۆکارە سەرەتاکانەوە یعنی بڵێ یەکەم و دووەم و سێمەکان تەکنەلۆژیا نەبوونی ماڵی سربەخۆ و زائدەن ئەو جلانی ئابووریش تەکنۆلۆژیا چون نمونە هەیە مەسەنە نەو تەکنۆلۆژیا سوۆسیال میدیا بە تایبەت ئەو ئەپلیکیشن بەڵێ بەداخەوە یعنی ئێستا جنابی مامۆستای کاک دکتۆر ئاماژەی پێدا لەسەرەوە خوای گەورە چەند بە گەورەی باسی خێزان دەکا بەڵام بەداخەوە خۆم کەیسم هەبووە تەنها دڵێژنەکەم ئادی ناردو بۆ ئەو پیاوە داوای تەلاق دەدەم بۆ داوای ئافرێن دەکە لە سناپە کەیسمان هەبووە تەنها لەبەر ئەوەی پیاوەکە بەڵێنی پێداوە ئایفۆنی چواردەی بۆ بکڕێ ئایفۆن چواردە نەبووە 11 بۆ داوای تەلاقی کردووە ئەوە لە هەولێر بەڵێ زۆر بەداخەوە یعنی ئەم زەواجە گەورەکە خوا بە گەورەیەتی خۆی لەم قورئانە پیرۆزە باسی کردووە کە چەند مهمە خێزان ئاەتی سەدا بەزیوە تەمەشا دەکە لەسەر سناپێک یاخود لەسەر ئاد ناردنێک مامۆستازانی ئاچیەوەنیە ئەو سناپی هەیە ئادی لێ کەچی دیکە دەنێری یانێ داوای هاوڕێەتی لێ دەکا ببنە هاوڕێ ژنی گوتی کا تەلاقمدا کووە ئەوە لێکدانەوەت کووە بە پێش شەرع بە پێی مەسەرەن ئەوەی ئاینی ئیسلام گوت معقول لە شتێکی ئەوها گەورە لەسەر شتێکی ئەوها بچووک بکرێ طبعاًەوەی دکتۆر عەلی باسی کرد ئاماژەی زۆر ترسناکن هاوسەرگیری خوای گەورە ئەفەرمێ و ئەخەذنە منکم میثاقا غەلیظا هەرچی گرێبەست هەیە لە دنیایە خوای گەورە قەت ناوی نەهینە بە میثاقا غەلیظا ئللا گرێبەستی هاوسەرگیری ئەفەرمێ میثاقا غەلیظا یعنی بە چ مانایەکی بەمانای واتە ئەو گرێبەستە زۆر بەهێزە تند و تۆڵە دوورە لە درۆ دوورە لە خیانەت دەبی ئەو پەیمانەی کە لەو کاتی دەیدەن بە یەکتر دەبی جێبەجێ بکەن لۆی میثاق و ئەخەذنە منکم میثاقا غەلیظا مەبەستیشەوە نیە خێزانیش لەو میثاقا غەلیظە دروست دەبی خێزانەشی زۆر گەورە دروست پتەوەوە لۆیش باز لە گرێبەستەکەیە هۆکاری ئەوەی دکتۆر عەلیش باسی کرد هۆکاری تریش زۆرە یەک لەوانە کە ئێمە کە تەماشای دەکەن لە لیژنەی فتوا و دەست دێتە لای مامۆستایانی و ئەوانە کوڕ کاتێک کە ژن دەینی عقلی بە عقلێکی زۆر بچووکەوە دەستەوە ناو پرۆسەی هاوسەرگیری خۆشەویستی و ئیمۆجی ماچ و هیچ ئەوە یعنی قەت لە بۆ هەدەفەکی گەورە لە بۆ باشە مامۆستا پێش ئەو هەدەفە گەورە نەباسکەی چ نمونەیەکی وا هاتووە لای ئێوە وەکو لژنەی فتویان خۆت وەکو مامۆستایەک کوڕێک یان کچێک هات دەلایەت و بڵێن ئەمە گەیشتونە ئەوە دەرگای تەلاق لەسەر چ بوو زیاتر بە چ هۆکارێک بووە ئێوە چون مامەڵە لەگەڵ ئەو کەیسانەتان کردووە ئەمن جارێکیان 11 شەو بوو زستان 11 شەوی زستان درەنگە هات نەمارێ گوتیان 5-6 نەفەر بوون بابی بوو ئی کچەی برای بوو لەگەر برێ پیاوەکەی گەنج تازە مارەی کردیە یا الله گوتی برایەکەی گوتی ئەوە هاتیمە تەلاقی بدەین بە لەکن ئەو کوڕی نەمینێ و تەلاقی دەین ئەمیش گوتم کاچی من ئەتوو برای ئەتوو لەسەر چه ئەساسێک بڕیاری ئەوەی دەدەی ئەوانە لێک جیا بە ئەوان ژن و مێردن گوتم بزانم هۆکارەکە چییە ئەگەر هۆکارەکی ترسناکەم بینی و هۆکارێکم بینی کەمایی ئەوەی بیشانی تەلاقبی قەیدی ناکە هۆکار بڕوات هەبی ئەوەی هۆکاربی نەبوو چ بوو هۆکارەکە هیچ یعنی سرم سڕمە گوتم باشە ئەتوو مارەت کردیە وڵا گوتی ئێستا پەشیمانم لە چ پەشیمانی پێشتر نەتبینیوە بەڵێوە دیتیتم ئەدی باشە لۆ ئێستا پەشیمانی وڵا نازانم ئێستا دڵم دەرێ
نام هەوێ گوتم لۆ کچی عالمی هەوەند هەیە ئەتوو مارەی بکەی بە کەیفی خۆت ئەتوو گەمە بە شەڕەف و ناموسی خەڵکی بکەی تەلاقی بدەی گوتیا گوتم دەبی مارەیی مادەم نەتگواستەوە مارەیی پێشەچی و پاشەچی هەردووچی نیوەی بدەیت شتەکە قڕز بوو گوتی نا ئەخە باب و برایەکانی ئەوان گوتیان گەردەنی ئازابی گوتم نەبابی نەبرای لۆ بۆی نییە تەدەخلی با کچیشی بی با خوشتیشی بی ئەو سبەینێ ئەوە تەلاق دەدرێ دەکەوتە ماڕێ ئەوە ئەو کچەیە ئەوە کرا یعنی کەسایەتیەکەی لێ درا دەرێن ئەوە تەلاق درایە ئەو جا کە ئەوەم باس کرد کوڕەکە پەشیمان بەوە وەڵا هەندێک نەسیحەتم کرد ئامۆژگاری بابە گوتم ناکرێ ئەتوو گەمە بە عەقڵ و هەست و شعوری خەڵکی بکەیت جا بەڕاستی ئەوەی کە دەبینی جارێکی دی یەکی دی هات ئەو کورد بوو کوڕەکە کورد بوو ئەو عەرەب بوو دوو مانگ بوو دوو مانگ کەمتریش خێرە لەبەر چ گوتی هیچ هۆکارێ ناوەڵا بگوتی ئەمن هیچ لەو ژنەی تێناگەم هیچ دەلوهی ناجد مادەم تێناگەم ئەو ژنەش هیچ کوردی نەدەزانی ئەوە نە عەرەبی دەزانی نە ئەوەش کوردی دەزانی حەجی موهنا هۆکاری زۆر تافی هەیە بەڕاستی سەرڕای ئەو لە قورئانی جعلناكم شعوبا وقبائل لتعارفوا أو تعارفوا ڕەنگە هەر بە زەواج بەس دکتۆر ئەوانەی مەسەلەن زەواجی ئێستا و تەلاقی ئێستا هەیە لە بینی خەڵکی کورد و غەیرە کورد یان چوزانم ئەوەی دوو کە هەولێرە سلێمانیە هەتا چ ڕادەک ئەوە باشە هەتا چ ڕادەکیش خراپە ئەگەرەوە هەبی بەڵێ بەتاکیت هەیە بەڵام بەڕێژێکی زۆر نا بەڕێژێکی دیاری کراو بەڵام هۆکارێکیشە بۆ لێک تێنەگەشتن چونکە بەپێی ئامارەکەش بە هەماش و ئاماژەشی بەوە داوە بەهۆی کەلتور و سەبەبەکە بۆ ئەوەی لێک تێنەگەن و جیا ببنەوە چونکە تەماشا دەکەی ئەمڕۆ کەلتور زۆر کێشەیە هەندێک ڕفتار هەیە لە وڵاتان شتێکی ئاساییە یان لە فلانە شارێک لە شارەکانی تری عێراق ڕەنگە ئاسایی بێ بەڵام لای ئێمە دەبێتە عیبە بۆ نمونە لێرانە ئەگەر بێت و بە تایبەتی لە گوندنشینەکان و ئەمانە تەداخولات ئێمە هەیە دەڵەوە ئەو ئافرەتە بۆ منداڵی نابێ ئەمە کێشە دروست دەبێت بەڵام لە وڵاتان ڕەنگە ژن و مێردە بێ لە جەوەی ئەوڕۆپای تەلاق دروست بووە لە بینی ژن و مێردێک لەسەر منداڵ نەبوون لەسەر نەزۆچیش باڵێ بە تاکیت 100% ڕێژەکەی زۆرە ڕێژەکەی کەمترە لە ئەسبابەکانی کە بۆ نمونە دەتوانین بڵێن 115 لە حاڵەتەکانی کە 10 بۆ 15 حاڵەتی نەزۆچی هۆکارەکە بۆ یعنی ئەوە زیاتر پیاوەکە داوای تەلاق دەکەیان ژنەکە داوای هەردوو لە جارۆژنەکە نۆزەکە جارۆ پیاوەکە نەزۆکە ئەمەش ڕێژەیەکە بەڵام لێرە من دەمەوێت شتێک ئاماژە پێدەم جەنای مامۆستا ئاماژە بۆدا گوتی فەرمی گوتی سەعات 11 شەو بوو کەسێک براکەشی کە سوکاری دەگەڵ خۆی هێنابوو براکەی وا بزانم شتێک وات باسک معارض بوو نازم دەبێت تەلاقیدا ئەم برای کە تەداخل دەکا بە پێی یاسای تونوتژی دژی خێزانی دەکە لە هەرێمی کوردستان دەرچووە تەداخلکردنی کەسانی دەوروبەر بۆ تێکدانی زەواج بین دوو کەس تاوانە تاوان سزاکەی چییە؟ سزاکەی حەبسە و غەڕامەشە حبسەکە دەڵێن حەپز یعنی لە 5 ساڵ زیاتر نیە ئیتر ڕەنگە چەند مانگە غەڕامەکە 100 میلیۆنێک ڕەنگە میلیۆنە خەڵکی ئاگاتان لە خۆتان بین بکەونە بینی ژن و مێردێک ئێوە ببنە سەبەبی تەلاق یەکێکیان بچی یعنی بچن داوای لێبواری کەسی بەپێی یاسای تونوتیژی خێزانی نەک یاسی ئەحوال شەخسی لە یاسای ئەحوال شەخسیە لە یاسای ئەحوال شەخسی عێراقیە باسی طرفی شەخسی سێم ناکە بەڵام خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ئەمە یاسایەکمان هەیە ساڵی 2010 دەرچوو کە یاسای تونوتیژی دژی خێزانی ئەو تونوتیژی خێزانی تەنها بۆ ئافرەت نیە بۆ پیاویشە تەماشا دەکەن تەداخلی طرفی سێم باش ئەو طرفە سێ چوون لەسەری ڕاز دەبتە وڵا ئەوە بووە سەبەب ئەوەش قورسە با زۆرمان هەیە تەداخلات هەیە بەڵام ئەوەیە کە خەڵکەکە هۆشیار نیە بەرەم زادراوە هەبووە لە کوردستان کە طرفی سێم بووە بە تاکید طبعا بەڵام ئەمە ڕێژەکە ناتوانەوە دەبێت ئەنجومەنی دادوەری پرسیارەکەی بەڵام حاڵەتی وامە زۆرە کە تەداخل دەکات دەبێتە دەستێوەردان و ئەمەش پێچەوانە یاسای تونوتیژی دژی خێزانی یعنی ئەم ڕفتارە بە تاوان ئەژمار دەکرێت خەڵکانێکەنە بێ ئاگانە لەو حاڵەتانە زۆر حاڵەت هەیە خەڵک هەیە ئاگای لێنێ لەم یاسایەکە هەیە بەهۆی نەبوونی هۆشیاری یاسایی تووشی زۆر کێشە دەبێت نەیزانیوە ئەمە باشە ئەوە دکتۆریش باسی مارەیەکەی کرد هاوای لێ کرد پیاوەکە کوڕەکە پەشیمان بتۆ مادەم مارەی کرد پارەی هاتە نایە مارەی پێشەی و پاشەکیوانە دوای باز دەکەین مەسەڵەن ئەگەر ژنێک بەخۆی داوای تەلاق کە ئایا حەقی خۆی وەردەگرتەوە
باش تكتب بيبلي من دكتور جان او موضوع بخوي زور حساس بس هلا مجلسك اشكاتي باسي طلاق ذكري هميان كروبي دنگدابن ونيا زوكاك محمد يخو ما بروديوسر دري كاك او هيش كطري كتر اي بس تركم كاك اي بيدا كم موضوعك اي بخوي هيش والله موضوعك هيش كوني راسته وين طلاق وين اي بخوي لما لك موضوع طلاق ما ذكري هميان دترسين عندك موضوع يا حزني تدا حزن فراق الاحبه ونيا كاك راسته وين فراق كاك او باوي ترنابي او موضوع هيشكا اتو بس الودك عندك سوف طريقه ونيا تو دكتور قوي خذ نفسك انا اشتكي باك قريب اخوي حبيب اخوات اذاني واسنا عالمي مبالاة لطيف لسين رش وذم بايش وسار بسودات لطيف لسين رش وذم بايش وسار بسودات يعني من لا عشقيتم يعني من لا عشقيتم أزانا غير ربي خومم سبب وابوبا من داري لا درسي عشق ظهرتم سبب وابوبا من داري لا درسي عشق ظهرتم عرب قاير هم معايبك سرب قاير هم معايبك يا زاهيتو سكم نابق اقرح بكيت وجهي غريبي شيري درقاتم اقرح بكيت وجهي غريبي شيري درقاتم قرب دستي خطوة قتل بكي ممنوع نتوام قرب دستي خطوة قتل بكي ممنوع نتوام صدق وانت مستحقين صدق وانت مستحقين قاتلي جانبته يتوي صفية ندر قاينت كوت سرقات زلة قربان رحمة رحمتي بيمك بقربان جانا للري خدا ولا الري خدا يا زاداي تو يا صافي يا زاداي تو يا صافي حبي رزايا بيا
حالاتم غير سياسة ذبن ممنوني أي ما شاء الله، أي بارك الله فيك. اللهم صل على محمد. كوبا وسرودا طاب شعري زوكي خوش الصافي بو بس بخويا او موضوع وشكه وهي طرنابي ها هاي وشكه شعري لا الصافي ما شاء الله اي ما شاء الله شعري الصافي ديناري الصافي انا والله قزادي قدا زادي تو الصافي حقي ازادي قربان دي خلاص خلاص سرودا شي داس بيبكي لبير بسي كلماتي ولا بيش هبوشتي حتما كلمات الشعر مثلا بابتي زوره چونکە لەبەرەوەی احتمال هەندێک بابەت الشعری هەیە نوێیە کە نوێ خۆ دێنتە ناو بابەتەکەی طبعا دەبی تۆزێک لەگەری ئەوە بکەی هەتا لێ ڕادێ چونکە هەندێک كوك ام دفن بجك كوت تشوب نيتكي كلمه جبيراتش صلوات كلمة نانا هر ئەوە دەکەی يعني كلماتي مثلا لآخيركي قربان أو نون حالتي نون حالتي كيد واو مباركه وبينا والله نعمتها خذيها دكتور خذينا كت نوكا جنو ميرك قاشنا طلاقي بخود شو ندف ايكي بابي ويا ديكو ويا خسيا خزيرة نظام كسي سيما موضوع كان بيقول او كسي سيما شون ما مالا لبكا بدارو بتوري بخواي تساود دردينم باسي طلاق بكي وشتيوانيا يلا برونا مالي لو خوتانا وكيشي خوتانا لمالي خوتان حلكن يعني او قصيان لقلبك بنرمي وبخوشي او زاد كان الطلاق بقناعتي خوان سبقرينا طبعا ئامۆژگاری بە پێی کەسەکانیش دەگۆڕێ هەندێک کەسەیە بە نەرمی دێتە قەناعەت ینی بە نەرمی حتمێن ئەوەلە نەردەبی بە نەرمی ئامۆژگاری بکەیت بەس هۆکارەکە دەگەڕێتەوە سەرچە هەمووی ئەو دکتۆر عەلی باسی کرد کە نسبەی تەلاق یعنی هەمووی گەنجن لێرە بۆمان دەردەکەوێت کە ئەوانە نەکوڕەکان نەکچەکان لە پرۆسەی هاوسەرگیری هیچ نازانن سەرکەوتو نەبوونە لە سەرەتاکەی ناهە لە سەرەتایەکەی و هیچ معلوماتێکیشیان نییە طبعا لە مالیزیا یەک لە ساڵەکان نسبەی تەلاق گەیشتە سەدە نزیکی سی یعنی ئەو وڵاتە کەوتە خەتەریات هەستان چیان کرد حکوومەت هاتە سەرخەت هەرچی موئەسسەساتی دەوڵەت هەیە ئەوجا هەمووی بان کرد لە پەروەردە لە یاساناز لە شەڕاع لە لایەنی ئەوەی دادگا هەمووی هاتنە سەرخەت ئێمە چ بکەین گوتیان پێویستە هەر کەسێک کوڕ و کچ بیانەوێ بچنە ناو پرۆسەی هاوسەرگیری دەبی 6 مانگ دەورەی بکەن 6 مانگ بچنە ناو ئەو دەورەیە هەتاوەکو تەواو حاڵی بن بزانن معنای زەواج چییە ئێسامان لە قورئان کە باسەکەین خوای گەورە ئەفەرمی میثاقا غەلیظە دەبڕواتە بی 199 ئەو خەڵکەی نازانی واتای چییە نەکوڕەکە هەستی پێ دەکا ونا بخوشي ويستيو حتى خوي قورد فرمي ومن آياتي أن خلق لكم من أنفسكم يعني لنفسي خوتا كلا آدمي أفرد خلق بوكا حواي ونيا خوي قورد فرمي أمن لجنسي تر كسي تر من هناوا لكوكبي تر لنفسي خوتانا معنايتي اللي ركانا كوان تدري أنقو نابي ليك دي دوربن بل نابي ليك دوربن بل كدبي ليك دي نزيق بن سكا ليك جنسينا ليك أونا ليك نفسينا أليرا يعني ناحاليبون لو بابتانا وزور حسنا كردن بقوري أو بابتا أو براستي دبيت ماي أويكا طلاق ربدا أو جدواي أو لماليزيا ئەوەیان پەیڕەو کرد ئەو یاسایە 6 مانگ چوونە دەورە ڕێژەکە لە 125 یان 30 بووە هاتە 103 ڕێگاچی باشە دکتۆر بەتەمان مەسان لە کوردستان شتێکی وا باسکرایە کە ڕێژەکە ئەوەندە زۆر ئیتر بوویتە دیاردە پلانێکی وا دابنرێ کەسی یاساناسە کەسی شەرعزانە کەسی مامۆستای ئاینیە پێکەوە پەروەردەیە بیر لە شتێکی وا بکەنەوە پێش ئەوەی هاوسەرگیری بکەن
ئیتر تێگەیشتێکیان لە بوو دروستکەن کە ئەو زەواجە چوون بیکەن چێ هەڵبژێرن خۆی ئەمە لە پەرلەمانەوە دەبێت ئیشی سەر بکرێت ئەمە ئیشی پەرلەمانتارانە پرۆژە یاسایەک پێشکەشکەن ئەوان دەبێت اقتراحاتی پەرلەمانتار چیە ئەوانیشە لە کەسی ئێمن لە ناو کۆمەڵگا دەژین مڕاعاتی وەزع ئێمە دەبینن ئێستاوانێک کە تازەوا دەستنە پەرلەمانە زۆر بەیان ڕەنگە جویان لە ئێمە بێ ئێفەرم و کاکەجان ئەو حاڵەتە ڕوو لە زیاد بوونە حەل چیە پرۆژە یاسای بنووسنەوە ڕای پسپۆران وەربگرن ئەمە بەم شێوێ دەتوانین ئیشی لەسەر بکەین بەڵام لەوە زەروتر ئوستاز من پێم باش بلێرە ئاماژە بە شتێ بکەم زۆرێک لە خەڵک ئێستا کەمە لە دادگا تێبینی دەکەین زۆر پیاو هەیە زۆر زاڵمە بەرامبەر بە خێزانەکەی جا ئەوەی پێش تخوا قسەی خۆت لە بینەتی دکتۆر باسی زوڵمی بینی ژن و مێرد زیاتر لەو مەوزوعە ژن زەحەیەوانیە قوربانیە ئەی باش ئەگەر ژن قوربانی بوو ئەگەر خۆی ویستی بچی داوای تەلاقکە لە مامۆستایەکی ئاینیە لە دادگای ئەوانە ئەو کات ترسی ئەوەی هەیە نەوەک مارەیەکەی مافی خۆی کە شەرع قانونیە نەدرێتێ لە ڕووی یاسایە ئەمە چۆن باسکرا بەڵێ ئەوجا هەر مەبەستەکەشم ئەوە بوو لە سەرەتا جەنابەت ئاماژەت بە پێدا ینی هاوفکر بووی لەسەر بابەتەکە هە بە زمانێکی ئاسانتر بڵێن زۆر کەس هەیە کە کێشەی هەیە بۆی لێ ماتی بگەم بینەران دەڵێ تو بڕۆ داوای تەلاقەوە بی مافت نەکەوی ئەوە تێگەیشتە چ پیاو داوا بکە چ ژن داوا بکە ئەوجا تەلاق فەرقی هەیە دەگەت تەفریقی ئەوان بە زمانێکی ئاسی خۆمان دەڵێن تەلاق بەڵام تەفریق لە دادگایە ئەگە ئیشەکە بکەوێتە دادگا بە سەبەبی خلافیان بە سەبەبی زەرەرە کە هەیە دادگا تەماشا ناکە مادام ژنەکە داوای کردو تەواو ئەمە هیچ مافەچی نادەین نەخێر دێنێرە بۆ تەحکیم ناوی ژوان دادنێ لە بینیانە ئیتر ئەمە نامەوێت بچمە ناو تەفاسیل بە زمانەژی زۆر ئاسان قسە بەڕاز لە من تێبگا هەر کەسێک زۆر کەس هەیە ژنەکە خۆی داوا دەکات دەڵێ من لەگەڵ ئەو مێردە ناژیم حاکم دەڵێ بە سەبەبێک دەڵێ خلافمان هەیە لەبەر ئەو خاڵە و ئەو خاڵە و ئەم خاڵە لێژنێکی تەحکیم دادنێ هەوڵەدا ئاشتیان بکاتەوە لێژنەکەش چیە بە پێی قانون لە کە سوکاری ژنەکە و لە کە سوکاری پیاوەکە حكما من أهلي وحكما من أهلها هزار رحمة يريد إصلاحا يوفق الله بينهم کەم و کوڕەکان دەست دەدادنێن دەڵێن ئەم پیاوە بۆ نمونە 180 خەتا بارە ژنەکە داوای کردوانە داوای جیاببوونەوە دەکات پیاوەکە دەڵێن بۆ نمونە 180 خەتا بارە و ژنەکەش 120 خەتا بارە ژنەکە تەنها 120 حەقی خەتا باریەکەی خۆی زەرەر دەکات لە مارەی پاشەکەی وەردەگری با بە خۆشی داوای بکە ئەز بۆیە خەڵکێک تەماشا دەکەین زۆر حاڵەتی زۆرداری دەبینم لە بینی ژن و پیاوە هەردووچیانە پیاو هەیە زۆر بەدەستی ژنەکەی ناڕەحەتە ژنەکەی دەڵێ تو بڕۆ داوای جیاببوونەوە بی مافی خۆی وە دەزانی ئەگە ئەو پیاوە داوا بکە یان پیاوەکە زەنەگە ژنەکە داوا بکە چی داواکە مافی نەکەی نەخێر لە ژنەی تەحکیم بە پێی زەرەرەکان بە پێی ئەوەی کە خەتاکەی چەند خەتا هەبی ئەوەندە لە مارەی پاشەچی دێتە ئەو بابەتە بە پێی ڕێژەی خەتاباریەکەیە بەڵێ ئەدی کەینە هیچ یەک دیناری وەرناگری بۆ نمونە لە چ حاڵەتی ئافرەتەکە ئەگەر هاتوو ئەو ئافرەتە کەسێکی نشوز بوو لاسار بوو دوو لە ڕووی هەموو لایەکمان بابەتێکی لایەنی ئەخلاقی زینای زەوجی لەسەر ئیسپات بوو بێت یان بێت و حاڵەتەکی خەتەرناچی وەکو کوشتنی بە ئەنقەس و حاڵەتی وای کرد بێت ئەم پیاوە دەتوانێت بەویش بە تەعەسوفی نا لە ڕێی دادگا بیسەلمێنێ کە خەلەلەکە لە ژنەکەی بۆی لێی جا دەبمەوە ئەو کاتی کە بزانن سەبەبەکە بۆ نمونە زینای زەوجێ یان خەلەلەکە لە ئافرەتەکەیە ڕێژەکە حتمما دەڵێ 195 خەتای ئافرەتەکە بۆ 195 مارەیەکە لێ دەستدەدا بەڵام پێشەچی هەر ئیژنە مارەی پێشەچی ئیژنە باش لە ڕووی شەرعەوە ژن بووی هەیە بچی داوای تەلاق بکە لە مێردەکە هەتا ئەگەر مێردەکەشی خەتاباربی کێشەیە هەبی حتمێن لە ڕووی شەرعش تەبعاً شەرع یعنی لەگەر یاساش ئەگەر ئەو ژنە بزانی پیاوەکی خراپ زاڵم بێدین و هیچ حساب لە بۆ ئەو ئافرەتەی ناکە لە بۆ ماڕ و مندانی ناکە چکە جۆرە ئەو جۆرە پیاوانەمانەیە و هەندێک پیاو هەیە بەڕاستی حەقی نەک ژنەکی حەقی کە ئافرەتی هینایە لێ لە شەڕە ئەحکامەکان جیاوازن لۆ هەندەکان سنەتە لۆ هەندەکان واجبە لۆ هەندەکان حرامە یعنی کەسێک لە بۆ پیاوێک کە هیچ نەزانی معنای زەوجیەت چییە ئەوە لە بۆ ئەو کەسەیە بە تایبەتی ئەوجە چ ژنیەکەم بی دووەم بی سێم بی یان چارەم بی مەوزوعی دووەم و سێمت باس کرد ئەو گەورەکەیە یعنی لەسەر مەوزوع گەورەکە کەواتە ئەگەر کەسێک نەزانی
حق و حقوق مافی ئەو ئافرەتەچێ مافی ئەو منداڵەتە ئەوە بەڕاستی يعني گوناح ئەوەی بینێ ئەو ئافرەتە دەتوانی داوا بکە ئەنجین تەلاق ئەبیتە چ عیلاج چارەسەر نەجاتی دەبی لە پیاوێکی زاڵمی بێدین. دکتۆر با ئەمن میلەفەچی بین لەبەر دەستی هەردووکتان دانێم لە خۆتان لە ڕووی شەرع و قانونەوە پێک بینم زانت چ لێ دەکەی. کابرا ژنی یەکەمی هەیە ژنی دووەمیشی دەیەوێ و چوویە هینایە بە پێی قانونی کوردستان ژنی دووەم نییە ئیلا بە پێی ئەوەی کە ژنی یەکەم ڕازی نازانم چ ئەو شڕوتانە هەیە چووە هینایە ژنی دووەمی هینایە ژنی یەکەمی پێزانیە دەچی داوای تەلاق دەکا ئەوە عێراق و کوردستان لێک جیاوازە لەو بابەتی بەڵام ئێمە لە کوردستان باسکەین ئەو کاتە با لە دکتۆرەوە دەست پێ بکەم ژنی یەکەم بووی هەیە لەسەر ئەوەی کە ژنی دووەمی بەسەر هاتێ بچی داوای تەلاق بکە. طبعا موضوعی تعددی بابەتەکی هەستیارە موضوعی تعدد کە خوای گەورە طبعا دەبی ئەوەی ڕاستکەینەوە خوای گەورە حەڵالی نەکردیە دەبی ئەوەی بزانێ خوای گەورە تەحدیدی کردیە بینی تەحدید و حەڵال خوای گەورە کاتی خۆی پێشی ئیسلام پێشی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم ژنهێنان بە مطلقی بوو ئیوا بوو دەی دەینا ئیوا بوو پەنجای دەینا کە ئیسلام هات خوای گەورە فەرمی فەنکحوا ما طاب لەکم مثنى وثلاثة ورباع یعنی حەدی لە بۆ دانا کەواتە ئەلێرکان لۆیە هەندێک کەس دەرێ مەسەلەن سونەتە ئەو کەلیمەش غەڵەتە أو كلمة غلط هاتكي السروة شروني وآتوا اليتامى أموالهم ولا تتبدلوا الخبيث باسي يتيم دك أو زباسي أو جانيرا أمن دارين موضوعي تعدد وكو صيدلياك دبي وكو درمانك لنا وصيدليي هبي شون صيدليا بيويست همو علاجك هبي تنامو درمانك هبي بون خوش أو كومل قايش عينا موضوع تعدد دبي هبيتا لنا وصيدليي أما بيدنا صيدليي كومالقا صيدليي لكردستاني نية ونيا أو تعدد دبي هبي كواتا نابي كزرف زيب كاتوا أو تأفرتا تخل شديا بلام شرطيجني هرتي بياوا بتسيو درماني بستو بتسيو درماني بني تشكا لصيدليي كابرا ئیوا هەیە ژانە سەری لێ ئیوا هەیە گەروی دێشی ئیوای گوێی دێشی هەر کەسە بە جۆرە کەواتە هەموو پیاوەک هیوەی نییە بچیتە لەو سەدە هەرچی هەر بستەوە برێ ئەمن وەڵا تعدد دەکەن وەرە سەر مەوزوعەکەی زارێ دوای ئەوە تعددی زیاتر بازەکەین لە ڕۆژێکی تر ژنی یەکەم چوو کاکە ئەمن لەگەر ئەو سەر بەهەوەیە تەحمل ناکەم قبول ناکەم بەبێی من ژنی هینایە مێر دەکەم قبول ناکەم داوای تەلاق دەکا بووی هەیە لشرع طبعا دبي تماشای حالتي پیاوەکەی بکرێ ڕۆم بکرێتەوە بزان ئەو کابرایە لەسەر چه ئاساسێک ئەو ژنی دووەمی هینە ئایا پێویستی پێ هەیە چه پێویستێک پێویستی ئەوەی هاوسەرایەتی ئێستا پیاوەیە پێویستی پێ هەیە وانە ژنەکەی نەخۆشە ژنەکەی ساردە لەگەری ئێستا پیاو هەیە دەرێ مامەستا ژنەکەم حتا ئێستا یعنی دووجار بەرامبەرە من پێ نەکەنیە دووجار پێی نەگوتیە دڵەکەم جارێ هەر کوردەواری خۆمان لە خەڵکی یاو لێرە هەر ڕۆمانسی نینە هیچ داران کەلیمەی بەکاردێنی ئەو بە تایبەتە بینی خۆتانە با خەڵکیش فێربی بەدایکە من داران بانجی دەکەیان ئەم بە ناوی خۆی بانجێکم ئیشڵڵە تەمان دەرێ جار و ئەکە لە دەرێشین بە ناوی دەرێم داچی عەبدوڵڵایان داچی کێشتان لە بینی دروست بووە بگاتەوەی کەسی سییان بیان خوانەکە ئیشەڵە قەتشتیوانە بوو حتمیان هەموو ئەوەی ئەمە لە ئەوەی لەسەر ڕووی زەویە کەس نییە بەبێ کێشە ماری پێغەمبەری صلی الله علیه وسلم کێشێتی ئەمەش کێشەمان هەبووە بەڵام نەگەیشتە ئەو ڕادە الحەمدولله طبعا ماشەڵڵا عالمە گۆ چارە سەری وەزای خۆ نەکرد دکتۆر یعنی شەرعەن ڕێی پێدەدا ڕێی پێدەدا بە شەرتێک ئەویش یعنی مەرجەکانی بێتە جێ کە ئەوە ژنی بینی
وإن خفتم تيدا تيخو هرني قلت يبربينا دري وإن خفتم ألا تعدين هدي أتقي لقرأ موضوعي من قرأ من أكتب علينا قرأ نا واسدم بينا ما مصدرت مشام داك وكوبريج نشتي هنا هذا ترسيدي وعقوبة كيف زاني لا ما مستشي أشكرا ما هدي ما مستوى دكتور دزاني هدي قديش الله خوش يبدأ أي بارك الله دكتور بله ئەوە ژنە کاتە دادگا گوتیەوە ژن بە دزیەوە لەسەر من هاتیە و قبول ناکەم ئێستا پیاوەکە بە پێی یاسای کوردستان تاوانبارە یان چون مامەڵی لەگەڵ دەکەن بەڵێ لە بابەتی ئەمە لە هەموو عێراق بە هەرێمی کوردستان و یەک یاسامانە یاسای باری کەسیەتی عێراق باشە ساڵی 59 دەرچووە تا ئێستا کاری پێدەکرد بەڵام هەندێک دەقمان هەیە یا هەندێک مادەمان هەیە لە هەرێم ئیش پێ ناکرێت بەس لە عێراقیشی پێ دەکرێت بۆ نمونە بابەتی فرەژنی لە هەرێمی کوردستان ڕێگە پێدراو نییە مەرجی هەیە مەرجەکەش بۆ باز دەکەم بەڵام زۆرێک لە پیاوان ئێوانەی هەرێمی کوردستان دەچن لە دەرەوەی هەرێمی کوردستان لە خواروی عێراق دەڕۆن ژن دێنن لەوێ بە قانونیش ماری دەکەن دێکەنە ژنی دووەم و سێم ژنی یەکەم کە دەچێت سکاڵە تۆمار دەکە دەڵە ژنی بەسەرهێناوم لە بەرەوەی مارەکردنەکە لە دادگایەکی عێراقی معتەبەر دەرچووە ناتوانێت بڵێ ئەتیباری پێ ناکەم بەڵام هۆکارێکە بۆ ژنەکە داوای تەلاقکە و مافەکانی وەگرێ مافەکانی وەرگرت وافەکانی وەربگرێ ژنی یەکەم بڵێ مادەم تۆ ژنت بەسەر منێنە بەبێ ڕەزامەندی من چوی لە دەرەوەی هەرێمی کوردستان ژنەکەت بە قانون هێناوە تەنها بووی هەیە داوای سەبەبەکە لۆ جیابوونەوەی باشە ئەگەر داوا بکە ژن هەیە کاکە دەرێ منە ئەمن حەزم لێ نییە جیابمەوە بەڵام مافەکانی خۆم دەوێ مەسەرەن شتەکەم بداتێ باش ئەوە چی وەردەگرێت مافەکان چیە بخۆی نەفەقەیە ئەوە هەر واجبی پیاوە گیانە بتەوە ها قەی نەفەقە لەسەر پیاوە باشە ماڵی جیا حەقی خۆیەتی نەفەقەیە حەقی خۆیەتی زێڕی پێشەکی حەقی خۆیەتی پاشە چێکە دەتوانیت فاقی لەسەر بکەن ئەو مەرجانە هەر ئەوە حەق ناتوان بڵم لەسەری فەرسکە هەر خۆی بە تەلاق درانیش نەدا دەتوانێت بڵێ باشم دادنیشم بەڵام ئەمن ئەو حەقانی خۆمم دێ نەگەڵ مەرجانم لەسەر تێچکەەوە مەرج نییە حەقی خۆیەتی بەڵام ئەگە بێت و لێرە کێشەکە ئەلێرە دروست دەبێت و هیچ دەڕوا لە دەروی هەرێمی کوردستان ژندێن نەفەر هەیە چووە بەدزی نەچۆتە دادگا لە شوێنی تر مارەی کردووە مارەبڕی کردووە ئەمە خەتەرە ئەمە حەبسی تێدایە غەڕامەی تێدایە سزنکردنی تێدایە ئەمە زۆر خەتەرە ئەوزیتە هەر ناوەچی لێدێنێن پێم خۆشنە لێرە باسی کەم بابەتی حاڵەتەکان هەر بابەتی میسیار کە هەیە مسیار لە ڕووی شەرعیەوە من ناتوانم تو اختصاصی من هیچ قسێکی لەسەر بکەم بەڵام لە ڕووی قانون شتێکمان نیە بەناوی مسیار چونکە مسیار بابەتی قانونی عێراقی دەڵێ دەبێ عەقدەشی صحیح بێ نابێ معەلەق بێ نابێ شروطی تێدا بێ إلا دەبێ گرێبەستەچی هاوسەرگیری ڕاست و دروست بێت لە دادگا بێ و میراتیش لەکتر دەگرن ئایا مسیار میرات لێک دەگرن دەبنە میراتگر سەنەدەی ڕسمی نییە ئەوانە ژنومێر وەکو سەنەدی قانونی دەڵێم وەکو لایانی شەرعیەکەی وەجنای مامۆستای ئەمە کێشەیە لەبەرەوەی ئەگەر بێت و پیاوێک بەدزی ئەم کارە بکە لە ڕووی یاساوە سزا دەدرێ سزای حەبسکردن 2 ساڵ 3 ساڵ وە غەڕامەش وەژنی یەکەمیش کە ئەمەی پێزانی و حەقی خۆیەتی داوا تۆمار بکە ئەمەی کە غەڕامە دەکرێت و حەبس دەکرێت لەسەر حسابی ژنی یەکەم نییە هەر مافی گشتی عقوبەی دەدا دەڵێت چۆنە دەرەوەی دادگا چوی ژنە تێناوە هەتا ئەگەر ژنکەوی عەفو کردژی عەفوشی بکە حەقی عامەکە دەیگرێتەوە لەبەرەوەی ئەم بابەتە بابەتێکی حەل و حرمەی پێ دەڵێن لە قانونە کێشەیەکە حکومەت خۆی قانون خۆی غەڕامەی دەکا جا بۆیە هیوادارم خەڵکانێک خۆیان لەم بابەتە بپارێزن چونکە کێشەی میراتی ئەمە دروست دەبێت کێشەی میراتی کرد دکتۆر مەسەلەن ژنی دووەمی بە دزی هیناوە دوای مردنی کەشف بوو لە دابەشکردنی میرات ژنی دووەم بە منداڵەکانە هات کاکە ئەمەش میراتمان دەوێت بەڵام عەقدەچی ڕسمی نەبووە لە دادگایەک ئەو کاتیان بەسەر ئەو کاتی دەبێت ئیسپات نەسەب بکات ئیسپاتی نەسەبی بکە بڵێیان ئیسپاتی عەقدەی زەواجەکە بکە ئەمە لە ڕووی دادگاوە کێشەکانی زۆر ئاڵۆز دەبێت و درێژە دەچێشێ و کێشەی کۆمەڵایەتیش دروست دەبێت چکە نەفەر هەیە ڕەنگە چوبێ ژنی هێنابێ و باسی نەکردێت و منداڵی دروست ببێ ئێستامانە دۆرە پاشە ڕۆژە منداڵانە نەسی لێ دەکەیتەوە ئەمە کێشەیە بەڵام ئەو منداڵ هەر حەقی میراتگیری هەیە بەڵام ئیسپاتکردن و حەلکردنی دەبێتە سەر ئێشە بۆ خێزانەکە بە کاملی ئەمێ بابەتەکە جا بۆیە با پیاوان ئەوە بزانن کە دەڕۆن بە دزی ژنی یەکەم دێنن یا لە دەروی دادگا یان لە دادگایەکانی خوار و عێراقا ئەوە با بزانن سپێنە ئەو ئافرەتە بۆ هەیە داوای جیابوونەوە بکەم هەموو حەقەکانی خۆش وەگرێ سەبەبەی مەشروع لە قانوندا
دكتور هەر شەرعەن کە ئەو باز دەکرێت بە دزیەوە ژنی هینایە ئەو زەواجی دزیە شەرعەنە مەسەلەن پیا وەکو گوتت ژنی یەکەمی بەدڵنیە بەڵام تەلاقیشی نادا مەسەلەن ڕەغبەتەکانی لە ڕووی عایلەوە لە ڕووی سەرجی لە ڕووی هەموو شتەکەەوە پڕ ناکە لەخۆی دەستی لە وڵاتێکی تر ژن دێنی یان توزانە بە دزی و ژنی دێن لە کوردستانیشە بەڵام بە دزیەوە ئەمە بەڕاستون ڕێگە پێدراوە ئەو مەوزوعی بە دزی ژنهینان بەڕاستی دیاردەچی زۆر ناشرین و قێزەوەدا یعنی پیا و ئەو دەزای مەسەلە چیە هەبووە لە سەردەمی پێغەمبەری صلی الله عليه وسلم بە دزیەوە کابراایەک ژنی هینایە ژنی دووەمینە دوای لێ کەشف بووە بەخوای ئەمن شتیوام نەبینیە نازانم چونکە ئەسڵەن لە کۆمەلگای ئەو کاتی ژنی دووەم و سێمەوە زۆر تەبیعی بووە هۆکارەکە چییە هۆکارەکە پیا و ئەتووەرە ئەوەندە غیرەتت نەبی غیرەتت نەبی بچی بە ئاشکرا هیچکەتە ناو مەوزوعی غیرەتی بە مامۆستایەکەم گوت مامۆستای چار ژنی هینا بوو لێیان پرسی ئەرێ مامۆستا دەورەکمان لۆ بکەوە ژن هەتاوەکو ئەگەر ئیدووە موسێم گوتی نە دەورەی دەوێ نە محازەراتی دەوێ گوتی ئەوەندە غیرەتەی دەوێت ئەوەندە غیرەتێت جا حیفە یعنی پیا و بستە ئەوەی دەبی بە سەراحەت ئەوە مافەکی ژیانی خۆتە ئەتوو کەژنی دەینی ئەگەر توانی کاکە لەگەری دادێنیشم ئەو پەڕی مانگە چێشە دروست دەبی دوای شتەکە طبعا ئەگەر بە سەراحەتیش وەبرێ زۆر ئاسانترە ژنەکە دەمەوێت ژنی دووەم بینم تەواو دەچی بە خەزوری برێ بە خەسووی برێ بە بەس باشتر یەکەم جار بە ژنی برێ وەنیە بە خێزانی طبعا ئەوەلی لە گەرەوی ئەگە کێشەش بوو ئەوەی کە باست کرد لە دکتۆر عەلیت بپرسی یعنی دەتوانیتن ئەوە هیچ ئەو مافانەی کە لەسەرەتی نەفەقات و شتکە واجبە بیدە برێ کاکە ئەگەر ئەتوو ڕازی بی ئافرەت ئەتوو ڕازی بە ئەمن خانیت بەناو دەکەم ئەمن سیارەکرد لۆ دەکەم ئەمن ئەوەندە زێڕەت دەدەمێ لەوانێ مامسە مەلا دەشتی وی کردبی ئەوە پرسیار بوو لەم نەکردیا ئەمن ئەو پرسیارم نەکردیا دکتۆر ئەو پرسیارە کرد ئەو جاگرت بە دکتۆریێری پرسیارەکە تۆڵام نادەمەوە نانەخۆ تەواوە جەنابی دکتۆر مەسەلەن هەندێک هۆکار هەبووە یعنی چت بەناو کرد چت بەناو کرد چم بەناو کردیە هیچ وەڵڵا دکتۆر دە پێی برێشتە چی بری بەخوای وشکە هەر تەڕناوی پێی بری برێشتە چی بری دەویشتە چی کردبی واللهی ئەوە ئەدی باشە تو پرسیاری تەعەدود دەکەی بۆ عیلاج لە خۆت ناکەی ئینشەڵا دەکەم کە هەنەی کردی ئەوە چی نارێنم کردیە ئێ باش کە بە دزیەوە کردی چەندمان وعددامن و حاجکار چەندیتکە کاکە ئەو باسی ژن هینان و تەلاق نەنا باسی شتێک تایبەت بە ژیانی باش با یەک دقە ئەو مەوزوع بەجددی ئێستا خەسوەکان دەرێەوە چێ بەزدانیشینە باسی تەلاق و ژن هینان دەکەن ئەو باسی منداڵەکانیان دەکەن شتێکی تایبەت برێ لەسەر دایکی دایک کووە با لە مەوزوعی ژنیانی بینە دەرێ باسی شتێکی گەورەتر بکەین
بمي وانا مي رحل من العزيز القلب رحل من العزيز القلب ما ريد حزينه يا يمه بعد الليل يا يما بعد الليل يابا بعد الليل يا يما بعد الليل وهمومي علي عليل وعلى وحبابي يا يابا يابا حزينه يا عيني يابا جرحن بقلبي جرحن بقلبي عيوني داوي عيني ويلي يما جرحن بقلبي يما جرحن بقلبي عيوني داوي عيني كم يدقار يدقار دايلا من بزيتش حوشة ومالكان أنا دايك رايشني خدايا ورد بيه دايا خدايا ورد بيه جلة الفردوس مأوى وجقايد بيه جقايد بيه اللهم صل على محمد. يا ويلي يا ويلي ايش سويت بحالي لما انفتح موضوع الطلاق؟ ايش سوي في هذا الموضوع؟ ايش لاخذ ايش بدو زماني وقلت با عربي الله يربي خلكش خلشي بين ايرش ما شاء الله بايتختي هريمي كردستان والله درقاي والله لبو همو زمانك بك وجان وخاصه بتابتي عربيش كجيله عربية كانت زور خوشترة لا كردي ما شاء الله ما شاء الله ما مصري بواريج لك بيني كردي وعربي كدا تقوري او كشي دا يقوري لا والله والله عافي ما مصر بله طلاق يعني عندك تبيجن حديثة هذه جبنا حديثة أبغض الحلال الطلاق وين بس يبوش هكر حلال بت بوشي أبغضه وهكر هم بقشتي في حلال بت بوشي هو صب خرابي هوتي بحس كرن كانجي ريكا طلاق خدينا كتبيت البرجرتنتني بانو جنو ميرو ده طبعا من سرتا باسم كرت خوي قورا نزيكي حفتها تاهشتا آياتي باسي لخيزان كرديا
ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ڕب العالەمین زۆر گرنگی بۆ بابەتەی دەدا دەیەوێ خێزان پارێزراوی لێ لە قورئانی ئەگەر بچینە ناوێ حتى قدسيتي هي مال يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا كواتا أتناكري يكسر بتسي أو مالي حتى لدرجين دي لبرتيا لبروي أو مالا جنكو بيا وشيلي منضالي كتيه كري هي دبي بآدابه بأصوله بتسي حتى خواي قورا ديتا غرفي نوم غرفي نستني جنو مرد لناو مالي لصورة النور خواهي قورة دفرمي 3 عورات لكم سيكات هيدا من ضالكان تنفير بكن نتنا غرفي داكو بابتان 3 عورات لكم بعد صلاة يقلوانا لباش نيجي بعد صلاة العشاء لباش نيجي عشاء دو لكاتي تلي قرماي لهاويني كوقت زوال ودوامينش بعد صلاة الفجر حين تضعون ثيابكم من الظهيرة أو الظهيرية أو يديش بعد من صلاة الفجر يجي بياني من قبل صلاة الفجر نقبعد 3 عورات 3 عورات لكم تشيش أو من ضالانا كواتا بيشي بياني باش دواء عشاء نيجي نورو أو دبي من ضالكت برورده بكي لنقر بيت غرفي إيوه الذين لم يبلغوا الحلم شهن من ضال أو من ضالان يشتان بالغ نبونا كواتا كورد بيو لنا قرآني بيروز كخواي قورا أو انده بقرنجي باسي زواج دكا لولا ايش كقوتمان صورتك باسي طلاقة خو طلاق هر أوانية كابرا بيت مري والله أمن أو جنان طلاق ده أصلا أو طلاقي إسادة دري حموي مخالف قرآن شيهان راس التواوى دكتور لموضوع طلاقي لموضوع طلاق حموي أوي إسادة كري حتى أوي للاين ما مستياني أيني دكري وأوي لمحكمش دكري حموي مخالف قرآن أي شيهان لقى القرآن دقونجي مثلا كابرا هكذا برو بس طلاقم أو أتو أوي دقونجي خواي قورا أخا أما آقاما لقرآنينيا لوي خواي قورا هشت قناغي داناوا بيشي طلاقي دبي أو هشت قناغي طواو بكا بسري دار رويش تبي أو جديت سر مرحلة أو هشت قناغاني كبيش واللاتي تخافون نشوزهن فعظوهن واهجروهن في المضاجع واضربوهن فابعثوا حكما من أهله وحكما من أهلها أو جدري الطلاق مرتان أويك ديتن سي طلاقي فرد ديان بنجا طلاقي فرد دا أو كسب عقل ونزانة دكتور أو أوي هربو باسكي بكردي أستاذ بيتسوانا يقع عفونكي قانون جمادي تسلسلوك تلودو لقانوني أحوالي الشخصي ده باز دكا ضليبا أجا السبب كان سبيك لو أنا كجنابت باست كل شريعتي قانوني أحوال الشخصي عراقي دقا يعني لشريعتي الإسلامي وريقرتوها يعني جنابت أمجد به ده قلت بيت سواني شريعة نخير أستاذ ويباست كل جنابت قصدك نشي لخدي كسكانة أستاذ مثلا يعني دعوة من ردبتو بابتي تفريق الجن هي دواي جابونو لبيا وكيدك حاكم ضلك هكا جن حصري كيشكتسيا دلا والله هر دنجي قوري داخل نخير حصري كذي بابا كان دبي دياري كيتو بزين كيشكتسيا آية سرزيدة قلناكا آية مصروفي ناكا آية حرمتي ناقري آية مالي بيوشكلا يعني دكتور هردوكتان بس قالوا نكش بشتي بشريعتك بس أو آيات القرآن بيروس كخويندد بابي كينا كردي قناغي يكم حتى هشتكم تيا يكم شد بياو نابي هر أو أفرت اشتيتي لبيني وشي طلاق بكار بيني شكلو سوق بلا سرزماني أو كباسة كم كابرا لفظي طلاق بكار دينيتن كلفظي طلاق بكارنا يكسر بيدلل أتو طلاقت كتيا قلنا حبارة أو كات أجر أو هشت قناغانا بكار طبعا أو منهجي جياني إيمي دبي أما شارزابين كبداخة وشارزانينا يكم قناغ فعظوهن يعني دبي آموشگاری بکرید آموشگاری کرده آموشگاریک او جا شرنیه آموشگاریک به هفته یکو به مانگه بلکو آموشگاری پیوستی به 6 مانگه به سال چیه اویک دوامین فعظوهن او جارا وهجروهن في المضاجع يعني واتا لسرد زيغاي پشتی تيبكي اي دواي
ئەو جە پاشی ئەوەی باشرینێکیش بۆم بە هەندێک ماوزۆ شیرین ببتەوە دەست خۆش عافیەت بێت کەرم کە مامۆستا پاشی ئەوەی ئەو کۆدەکەی ئەو تێ پاشی قۆناغا سێ قۆراغی سێ خوای گەورە ئەفەرمێ وەضریبوهن هەرچەندە خلاف لەسەر مەوضوعی یعنی چییە فەضریبوهن لێیاندەن بەچ لێدان کو هەرچەندە هەندێک دەرێن لێدان نییە ئەو مەسەنە تەفسیری نوێ زیاتر ئەوەی دەرێ جێگایەکەی بەجێبێلە ئەلمیهم بەز من لەگەر ئەوەیمە لێدانەکە بەڵام لێدانەکە شەرت و شروتیە بی چۆن ئەتو لە منداڵی خۆت دەبی لە بۆ تەعدیبی نەک لە بۆ لە ئەسنای ڕق و چینەی خۆت هەرچی هەیە دای بڕێژی بەسەر ئەو ئافرەتێ بە سیواکەچی ئەوها بەس کابرا بە کەیف خۆیان نەستی وڵا لێدە بە حسابەوە لۆی تەلاق نەدەم ئەم بابەتی لێدان ئوستاز بوو قسەی جەنابیش دەبڕم بابەتی لێدانمان هەوو لە قانونی عقوباتی عێراقیە چۆن بوو بەڵام وەقف کرا دەڵێ بە مەبەستی تەنبێکردن پیاو لە ژنەکەی خۆی بدا عقوبەکەی دیاری کرد بەڵام ئیتر لە دوای ڕژێمەوە ئەم مادەیە وەقف کرا دەڵێ نەخێر ناتوانانی دەگەل لێ دەبێتەوە چارچەوەی تونتوژی خێزانانی ئەو جەلێرە ئەو قسەیە دەبی شەرحەچی بدەمێ بە مطلقی نییە هەرچی پیاو هەر بستەوە لە خێزانی بدا لەوانەیە نسبەکە زۆر زۆر کەم بی هەندێک ئافرەت هەیە نەخۆشیشی هەیە نەخۆشی کە لە ئەوەی پێی دەگوترێ مانشۆسیزم ئەو نەخۆشی هەیە ئیوا هەیە یعنی حتا لێی نەدرێ ئیسراحەت ناکە ئەمە نمونەمەیە شەرحی ئەو ئاەتەم دەکرد ئافرەتێک ئەوەم گوت ئەو ئاەتەم شەڕح کرد گوتم ژن هەیە بەڵام نسبەکە لەوانەیە زۆر کەم بی سەتا یەک بی سەتا دوو بی نەک هەرچی پیاو هەر بستە و داری بداتە دەستی و لی بدا لەوانەیە نسبەچی شتەکە نسبیە ئەوەکەم جێراوە یەک لە ئافرەتەکان گوتم خێرە ئەتو پێدەکەنی پێکەنی گوتی وەڵی مامۆستا ئەوەی ئەتو گوتت لە نمونەی جیرانمانەیە گوتی ئەمە جیرانێکمانەیە هەموو ڕۆژێ ئەو پیاوە لی دەدا هەموو ڕۆژێ لێدان حتا ئاخیر دەرەجە وەڵا دێگوت شرپەی لێدانی دەهاتە ماریمە گوتی هەر گوتی دەبووە ئێواران تەمان ئەو وەختی هەشتایەکان بووە گوتی دەچوونە سەربانی دەنووسن پێکەوە گوتی ئەمنیش بانجی ئافرەتەکەم کرد گوتم ئەرێ ئەتوو ئەوە چییە ئەتو هەموو ڕۆژێ لێت دەدرێ و دوایە شەوێشی عیبتانە پێکەوەنە گوتی وەڵڵاهی باشتەکە لۆ بجێنمەوە گوتی حتا لێم نەدرێ ئەمن ئیسراحەت ناکەم هەرما سەر پێ دەزانم لە دری قسەکێ ئەوە قۆناغی ئەوە نارێم لە بۆ هەموو ئافرەتێک نییەوە هەموو پیاوەش نییە ئەو جە قۆناغەکانی دی ئەوەی دکتۆریش باس فەبعث حەکەمەن مینال و حەکەمەن میئالیە ئەوانە دەبی هەموو تەطبیق پێ یەک تەلاق کابرا کەستا چ تووڕەبوو بوو چ لەسەر حەمدی خۆی بە مەسەن هۆشقو هەی بێشتە خێزانە خۆ هەر سێ تەلاقە متو تەلاق دای بڕۆ ئەو ئەتوم تەلاقدا ئەتوم تەلاقدا ئەتوم تەلاقدا بە هەر سێ تەلاقم ئەتوم ناوێ ئەوە کو حساب دەکرێ قانونیش چۆن حسابی دەکا ئەمە طبعا لەفزەکە زۆر مهمە کاتێک کە دەرێ بە هەر سێ تەلاقم ئەوە لە لای ئەغلەبی زانایەنی شەڕع ئەوە بە تەلاق حساب نییە دەرێ بە هەر سێ بە سوند حسابە دەبی کابرا لەفزەکەی بگۆڕی دەبی برێ هەر سێ تەلاقم لە تو کەوت بێ بە هەر سێ تەلاقم چکۆ لەفزەکەش دەگۆڕێ دەڵێ بە چەند تەلاق حسابە طبعا ئەوەش بە پێی ئەوەی مەزهەبی خۆمان مەزهەبی شافعی زیاتر ئەلێرە ئەوە پەیڕەو دەکرێتن بەڵام ئێستاکە لە لژنەی فتواش جاروبار ئەو تەساهولەی تێدا هەیە یعنی مادەم خلافەیە لە هەر شتێکی فقهی دوو ڕەئی هەبوو ئەتو دەتوانێت ڕەئیەکەی تریش قبول بکە و دروستیشە یعنی ئێمە لەسەر لەگەر ئەو ڕەئیەمە سێ تەلاق بە تەلاقە چه حسابە یاساژ هەروایە بەیەک تەلاق حسابە بەیەک تەلاق ئەدی ئەگەر ئەوڕوو تەلاقەچی گوت سبەی تەلاقەچی گوت دووس بەش تەلاقەچ لە سێ شوێنی جیاواز ئەمە لە قانوندا سێ نوع تەلاقمان هەیە تەلاقی ڕەجعیمان هەیە دەتوانێت لە مودەی عیددەدا بیگەڕێنێتەوە مودەی عیددا ئەساسە لە بابەتەکەیە ئەین سێ پاکبوونەوە
هي بنود الرجل يعني نية لسه رجل سريع أو عرضت كم أخذتوا ده بإثبات كده رجعي كوا يعني لخلال بابنين أو سيباغوني دتواني بيقرأ سيباغوني دتواني بيك جاري بري أو أتوم كردوا خيزاني خدوا بارو بيو هاو سري من نسر دو طلاق رازي بي دين أو طلاق شكت أو طلاق لباشي أوي أجا طلاقي دا وزارة شكا دبت الطلاق شي بتسوق بماري نوي بله صغري بيدلين بتسوق بيبوني كبرى بعقد جديد ومهر جديد دتواني بيقرني توا الطلاق دوم بماريكو قريبست شنوه أديك بوستيزا طلاقي دا أو طلاق شي كبرى ناتواني بيقرني توا إلا دبي أم آفرتا بەگرێبەستەکی دروست زەواز لەگەڵ پیاوێکی ترا بکات دەبێ زۆر دروست بێ نابێ بۆ کاتی بێ نابێ نیەتەکەشیان بۆ ئەوە بێ حەڵالکردن بێ دەبێت نەسەن زەواجێکی دروست بێ و لە حەدیسەکانیش لە تامی هەنجوینی یەکتر بکەن و لە کوردی قسەیەکمان هەیە زان نازانم تا یان ئەوە دەبی ئەوەڕێ باریش دەڵێ مارە بەجاش نانانا ئەسڵەم مارە بەجاش لە ئیسلامدا نییە ئەوەی کردیتی جاهیلە بشرع جاهلة بأوي وروي استاتسبكا والله ما ربجاش جورتين تاوان استاتسبكا دبي توبي لسربيه بك وتوبي لسربك شو كما ربجاش مانية أو الدكتور باسكر أو حالتك هو بس كطلاق داية أخلوه يدريم أو قناغنا ضرورة داري بينيتن كب جنوم أو حالة الرويدا جنوم ميردا لقال يك جابونه بس طلاق دا أو بياو تشو جني هنا أو جنة تشو مردي كردوا كمردي كردوا دواي أو حالة بيني أمن أو جنة باشي دصالي مردي مرت أو بياوش جنة كي مرت أو أنا دتوانن دي سام بقرين بقري بس تشينوي بهر لا حديثك زنابي شو سيد زنابي شو دبر عفوا لحديثك فرميتي لعن الله المحلل والمحلل له والله محلل والمحلل له أو بعرف ذا شيء بلي نفرتي قال لو بياويدا كأوجني لأخوي حلال دا كادري بو شرطي ميرد بتو دكم للاي من با باري داتي شوق لاي دبي طلاق دا او وقت يكون عدد تقويست الحمد لله لما اودي تشتكي بيشكشكين يان خلاص بس دقيقه بردوام بلقصه كردني يان تشتكي بيشكشكين دو اويد زعما ان شاء الله خذش فرازي بدك قالك ما استاش هيا او استا تلفون توبكن بختي قد توبكن او ما عرفت شيء تركن بارك الله فيكم قالك خوشی وانه هات پیشکش کردن. السلام علیکم و رحمت الله و برکاته. دعا بو مهمی آب کن تقوا خدا بکن طیبت جد گل خیزانت خوب. یا الله.
مولا لا يكسان يا يكسان يا نخوش فتنك